ئێستا کە پاییز هاتووە و وەرزی گوڵە زۆر گوڵ ئێستا بەرەو کۆتایی دەڕوا و بازێ گوڵش ینی بەرەو ژیان دەچێت بۆ نمونە ڕۆس هیچ مشکلێکی نییە هیچ کێشێکی نییە گوڵی جەهەنەمی کێشەی بۆ دروستە بێ دەبێ یا داپۆشرێ یا ئەوەتەش عیلاجێکی لێ بکرێنی کە هاتم سەردانم کرد پرسیارم کرد بۆ وەرزی زستان چ گوڵێک باشە دیار بوو پێیان باش بوو گوڵی بەیبی ڕۆز بەکاربێنین لەگەڵ گوڵی بەیبی ڕۆز چەند گوڵێکی ترم کڕی گوڵەکانی زۆر زۆر جوان بوون ئەوانەی کە کڕیمە هەمووی چواروەرزیە زیاتر گوڵی ڕۆز بەیبی زۆر زۆر جوانە بۆ عەدیقە و بۆ مەزرعەکان ئەم پێشنگایە تقریبا زیاتر لە 4 فۆتۆگرافەر بەشدار بووتیایە نزیکەی زیاتر لە 4-5 ڕسممان گرتووە لەو 4-5 ڕسمە تقریبا ئەوەی من ئاگدار بوو 56 ڕسممان هەڵبژاردو بەڵام لە پێشانگاکە بۆ 42 ڕسم نمایش کراوە لە پێشانگاکە ئەو ڕسمانەمان نمایش کردووە کە چیرۆکەکانی هی ئەوەیە کە بخرێتە بەرچاو بە شەعریشەوە هینمان کردووە نمایشمان کردووە شێوەیەکی تۆزە فەنیمان ناوەتێ ئەم پرۆژەیە ناوی ڕیکۆنێکتین with our life بڵات واتە دووبارە دروستکردنەوەی پەیوەندی لەگەڵ کرۆکی ناخمان ژیانمان ئەم پرۆژە بریتێ لە چەند فۆتۆگرافێک چەند وێنێک و چەند شعرێک واتە پۆم کە سەبارەت کە فۆکسەکەی ئەوەیە کە ژیانی ڕووبارەکان و حاڵی ڕووبارەکان پیشان بە لە عێراق Мы участвуем каждый год, мы не пропустили ни одной выставки, мы постоянные участники. В этом году выставка прошла в более сжатом формате, чем это проходило ранее, связано с рядом ограничений и наличием вирусной инфекции. Но это даже в лучшей степени сказалось на возможность пообщаться с партнерами. Мы находимся на выставке Металл Экспо. Это главная выставка металлургии в России и, в принципе, в СНГ. На этой выставке я 4-й раз. В этом году моим клиентом стала компания ММК. И мы поставили вот такого прекрасного робота на их стенд, который разливал кофе.